سڵاوتان لێبێت دەزانم حەز دەکەن بزانن ئێمە باسی دەکەین من ئێستا لە دەرمانخانەی سایەی میهرەبانیم و ئەم دەرمانم کڕیوە ئەوەی گرینگە باسی بکەم ئەم دەرمانە نییە بەڵکو ئەم پزیشکە بەڕێزەیە کە پزیشکی دەرمانسازە و زۆر بە جوانی تایبەتمەندیەکانی ئەم دەرمانەی بۆشی کردمەوە دەرمانخانەی میهرەبانی کە دەکەوێتە نێو نەخۆشخانەی میهرەبانی 24 کاتژمێر کراوەیە و بەردەوام لە ماوەی ئەم 24 کاتژمێرە پزیشکانی دەرمانساز دەرمانەکانتان پێدەدەن بەڕێزان وەکو دەزانن لە دەرمانخانەکان تەنها پزیشکانی دەرمانساز دەتوانن بە شێوازێکی زانستیانە شێوازی بەکارهێنان و کارکردنی دەرمانەکانتان بۆشی بکەنەوە سنەتی هەڵگرتن دەرمانەکانتان لە ماڵەوە و پاراستنیانە تێکچوون بۆ ڕوومکەنەوە دەرمانخانەی میهرەبانی 24 کاتژمێر کارەبای بەردەوامە و پلەی گەرمی نێو دەرمانخانە 24 کاتژمێر لەژێر 25 پلەی سەدیە و هەروەها دەرمانخانەکەمان ساردکەرەوەی تایبەتی هەیە بۆ ئەو دەرمانانەی کە پێویستیان بە پلەی گەرمی نزم هەیە لەژێر 8 پلەی سەدی لە هەمان کاتدا کۆنتڕۆڵی ڕێژەی شێکراوە بۆ زیاتر پاراستنی کوالەتی دەرمانەکان لە تێکچوون دەرمانخانەکەمان پابەندی گشت یاسا و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و سەندیکای دەرمانسازانە